سەبارەت با گرنگی بەڕێوەچوونی پاڵەوانێتی وەرزشیەکان لە هەرێمی کوردستان بەڕێز سەردار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی وەرزش لە هەرێمی کوردستان لەگەڵمانە. کاک سەردار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. یاری کۆتایی مۆندیالی تۆپی پچووکراوەی خانمان لە هەولێری پایتەخت بەڕێوەچوو بە ئامادەبوونی سەرۆک وەزیران بەسرور بارزانی و محەممەد دۆسەری سەرۆکی فیدراسیۆنی تۆپی پچووکراوەی جیهان. ئەمە بۆ هەرێمی کوردستان چی ئەگەیەنێ کاک سەردار؟ ئەو کاتەی تۆ بینەران باش میوانداریکردنی ئەم پاڵەوانێتە لە پایتەختی هەرێمی کوردستان گەواهیدەری ئەوەیە کە ئاستی وەرزش لە هەرێمی کوردستان وەرزشی ئافرەتان لە ئاستێکی باڵادایە. هەروەکو تازە لە ڕیپۆرداژەکەی ئاماژەتان پێکرد لە وتەکانی بەڕێزت میوانداریکردنی ئەم پاڵەوانێتە لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بۆ ئەو ئارامی و ئاوەدانیە دەگەڕێتەوە کە لە هەرێمی کوردستان لە سای حکوومەتی هەرێمی کوردستان بەڕابەرایەتی مەسرور بارزانی بەرقەرارە. زۆر باش کاک سەردار، تا چەندە کابینی نوێم گرنگی بە وەرزش و ژێرخانی وەرزشی داوە بەگشتی؟ سێکتەری وەرزش یەکێک بۆ لەو سێکتەرانەی کە کابینەی نوێیەم بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەت بایەخێکی تایبەتی پێداوە لە سێکتەری وەرزشیش وەرزشی ئافرەتان. هەر ئەم ساڵ ئێمە لە هەرێمی کوردستان لە یاری باسکە و هەروەها لە یاری بالەش یەکەم و دووەمی خولی عێراق یا هەردوو یانەی کوردی یانەی سەنحاری بوو یانەی ئەکەد بووە. جگەلەوە لە زۆربەی یاریەکانی تر بە تایبەتی لە با بڵێن یاری وەرزشەکانی ئافرەتان بێگومان کوردستان پێشەنگە و زۆربەی پێکهاتەکانی وەرزشە جۆرا و جۆرەکان لە کچانی کوردن. ئەمە جگە لەو ئاستەی کە لە هەموو یاریەکانی تر ئێمە بە دەستمان هێوەناوە و ئەنجامانەی کە بە دەستمان هێناوە ئەمەش هەمووی بۆ ئەو پاڵپشتێ دەگەڕێتەوە کە حکوومەتی هەرێم بە سێکتەری وەرزشی داوە. ئێمە لە پار ساڵەوە بە خۆشحاڵیەوە لە ڕێگای ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پاداشکردنی پاڵەوانەکان کە چەند ڕێنمایەکی تایبەت دەرچووە کە بە شێوەیەکی هەمیشەیی ئەو پاڵەوانانەی لە یاریە تاکو بە کۆمەڵەکان ئەنجامی باش بەدەستدێنن پاداش دەکرێن بە شێوەیەکی بەردەوام. واتە هەر چەند جارێک پاڵەوانەکان لە جاتیم بن یا یاریە تاکەکان بن ئەوە بێگومان لە کاتی بەدەستێنانی ئەنجامەکان پاداش دەکرێن. ئەوە پاڵپشتێک و هاندانێکی باش بووە بۆ ئەوەی پاڵەوانان بەردەوام بن لە بەدەستێنانی ئەنجامەکانیان. زۆر باش کاک سەردار، تا چەنە ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان هۆکار بۆ بەڕێوەچوونی جامی جیهانی تۆپی ئافرەتان لە هەولێر و بەگشتی هەموو وەرزشانەی کە هێنراوەتە هەرێمی کوردستان؟ ئەو یاریانەی کە بەڕێوە دەچن لە زۆربەی وەرشە جۆرا و جۆرەکان ئەوانەی لەسەر ئاستی عێراقیشن کاتێک لە شوێنێکی ئارام دەگەڕێن ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. ئەوە مای خۆشحاڵیە و دەستکەوتێکی گەورەشە بەڕاستی. جگەلەوە هەر بۆ زانیاری ئێوەی بەڕێز سەرۆکی فیدراسیۆنی جیهانی پارساڵ لە ڕێگای کردنەوەی خولێکی ڕاهێنەرایەتی هاتە شاری هەولێر. ئەو خۆی باسی کردکەوتی من زۆر بەترسەوە هاتووم چکە گوتیانە سەفەری عێراق بکە چکە نائارامە، بەڵام کە هاتە کوردستان هەمان کات پاشتە ڕۆژێک چووە بەغدا و گەڕایەوە کوتی جیاوازیەکی زۆر هەیە. بۆیە مانجی دوی ئەم ساڵ لە ڕێگەی کۆڕبەندێکەوە کە ئەنجامیاندا من وەکو میوان لەوێ بەشدار بووم هەر لەوێ پێشنیاریان کرد کە پاڵەوانیەتێکی جیهانی لە کوردستان ئەنجام بدرێ لەسەر ئاستی ئافرەتان. ئێمەش بە خۆشحاڵیەوە قبوڵمان کرد. زۆر باشە. سەرنجی یانەکان و میوانان یەوشان دەکات هەرێمی کوردستان لەسەر هەرێمی کوردستان چی بوو کاک سەردار؟ ببوورە دەنگت زۆر کزا. سەرنجی یانەکان میوانان چی بوو لەسەر هەرێمی کوردستان کە هاتن؟ ئەوە سەرۆکی یانەکان نییە، ئەوە تیمی هەڵبژاردنی وڵاتەکان. سەرنجی کاک سەردار، سەرنجی یانەکان. بەڵێ بەڵێ ببوورە دەنگەکەت بە باشی نەیە.
سەرنجی ئەو هەڵبژاردانەی کە هاتنە هەرێمی کوردستان ئەو چەند ڕۆژەی کە لێرە ماونەوە هەمووی سەرسامی خۆیان پیشان دەدەن بەو ئاوەدانی و ئارامی کە لە هەرێمی کوردستانەیە جگە لەو پێشکەوتنەی کە لە ژێرخانی بنیادنانی هەرێمی کوردستاندا هەیە هەر بێجگەلەوە لەو هەڵبژاردانە هەر بۆ نمونە سەرۆکی فدراسیۆنەکە پارساڵ کە لێرە لە هەرێمی کوردستان بوو ئەم ساڵ کە هاتەوە کوتی ئەو پێشکەوتنانەی کە لێرە دەبینم بەڕاستی جێی سەرسامیە ئەو هەڵبژاردانە هەر یەکە لە شوێنی خۆیەوە تیمەکان پێکهاتەی تیمەکان هەمووی هیوا خوازن بۆ ئەوەی جارێکی کە بێنەوە هەرێمی کوردستان سەردانی هەرێمی کوردستان بکەن. کاک سەردار تا چەند گرنگە ینی و تا چەند ئەمە کراوە لە ڕێگەی وەرزشەوە ئەم پەیامە بە خەڵکی دەرەوەی کوردستان خەڵکی بیانی بدرێت کە هەرێمی کوردستان ینی ئاسایش و سەقامگیریەکەی جیاوازە لە هەر ناوچێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە. نمونەیەکت بۆ ێنمەوە کاک سەردار خۆت پاڵەوانی لەش جوانیت بیکڕامین کە پاڵەوانی لەش جوانی مستەر ئۆلۆمپیایە لە خەڵکی میسرە ینی خۆت شارەزاتری پرسیاریان لێکرد لە لایڤەکە وتیان بۆ ناچیتە عێراق ینی وەرزشوانان عێراق داوایان لێکرد بێتە عێراق وتی بەهۆی بابەتی ئاسایش و ئەمن و تیرۆرەوە ناتوانم بێمە عێراق بەڵام هاتە هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کرد لە سلێمانی مقابلەیان کرد چاپێکوتنیان لەگەڵا کرد وتی ئێرە شوێنێکی زۆر جیاوازە هەز ناکەم ئێرە عێراق بێ ینی تا چەنە گرنگام تەسەورە لە ڕێگەی وەرزشەوە بە دنیای دەرەوە بدرێ بە پاڵەوانان بە وەرزشوانانی دەرەوە بدرێ. وەرزش پەیامی ئاشتیە بێگومان زۆر جار ئەوەی کە بە وەرزش دەکرێت لەوانەیە ئێمە لە ڕووی سیاسیەوە پێمان نەکرێت گەورەترین دەستکەوت کە ئێمە ئەمڕۆ بەدەستمان هێنابێ لەو چەند ڕۆژەی لەم پاڵەوانێتە بۆ یەکەم جارە لە مێژوو لە ناو هەرێمی کوردستان وەکو هەڵبژاردەیەکی سربەخۆ بەشدار بێ لە پاڵەوانێتێکی جیهانی جگەلەوە هەروەکو ئاماژەم پێکرد ئەو هەڵبژاردانە ئەو تیمانەی کە هاتوونە ئێرە بێگومان ئەو ڕۆجوانەی هەرێمی کوردستان دەگوازنەوە بۆ دەرەوە جگەلەوە کاریگەریەکی زۆر پۆزتیڤی دەبێ لەسەر فدراسیۆنە جۆر بە جۆرەکانی تریش چکە بێگومان ئەو فدراسیۆنانە بۆ نمونە فدراسیۆنی IMF کە بارەگاکەی لە ڕاضە لە وڵاتی سعودیا کە ئێستا بایەخێکی زۆر بە وەرزش دەدەن ئەوە هۆکار دەبێ بۆ ئەوەی کە لە وەرزشە زۆر بە جۆرەکانی تریش پەیوەندی لەگەڵ هەرێم بەهێزتر بکەن و هەڵبژاردەکانیان بێننە ئێرە یاخود ئەوە تا لە ڕێگەی ئاڵوگۆڕکردنی تیمەکان یاخودکردنەوەی ئەو خولانەی تایبەتە بە ڕاهێنەرایەتیان ناوبژیوانی جگەلەوە یەکێک لە وڵاتە هەرە بەهێزەکان کە بەڕاستی لە کیشوەری ئاسیا و ئەفریقیاش ناوبانجێکی باشتیە بە تایبەتی لەسەر کیشوەری ئەفریقیا وڵاتی مسرە کە بەیەکێک لە وڵاتە هەرە بەهێزەکانیشدا دەدرێت لە سەر ئاستی زیان لە ڕووی وەرزشەوە مسر وەکو هەڵبژاردە ئەمڕۆ یەکەمی بەدەستێنە ئەوان هەر خۆیان سەرۆکی فدراسیۆنەکە کە جێگری سەرۆکی فدراسیۆنی جیهانە باسی ئەوەی کرد لە مەولا پەیوەندیەکانیان لە ڕووی وەرزشەوە لە ڕێگەی حکوومەتی مسرەوە بەهێزتر دەکەن بێگومان ئەوانە هەمووی خاڵی پۆزتیڤن ئێمە سوودیان دەبینی باست کرد دەربارەی بیگرامی ڕاستە پارساڵ زیارەتی هەرێمی کوردستانی کرد ئەویش بە هەمان شێوە هەروەکو ئاماژەت پێکرد سەرسامی خۆی بەو پێشکەوتن و ئارامیە دەربڕی کە لە هەرێمی کوردستان هەیە. کاک سەردارەزارم کە هیلاکی ئەزانە میوانیشت هەیە با زیاتر لە کاتت نەگرین سوپاس بۆ بەڕێز سەردار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی وەرزش لە هەرێمی کوردستان سوپاس بێت بەخێر بێت.